فەنزەم شەڕ یەشۆ چرشتی کەی و وڵکی دەری تەرەوەندەوەی خوساوی ڕایگورد ئەمە فەدەچی دەری تەروارژەوەی گن وارژی یە قەبوڵتە دەر خوساو کوارژەم ئەمە یە فەزەخشتە خوخەشتکەنەم و دومەی ژۆنەم یە قەبوڵتین کەیوارژەم وی خوساو کەیوارژەم وی ماخەڤدیشەم یە فەزەخشتە خەشتکەنەنەی یە فەزەخشتە تا ئەنسۆنە خەشتکەنەنەشتە و منەمە خوساوێکی دەری تەر ڕایگورد وی وەڵاخیشکەنە دونیێیڵ دونیێ شاش سەمێرسە دوی نەورنن زینادوو یەشۆ خوساو فردکەی و وڵ وەندە کونەفە وەڵاخی ژوا دونیێیڵ وە دڵ وەڤگەتا چیفە وەڵاخی ژوزەن وی و دۆنەمە تووگیمە چیرسدووسە یەشۆ چرشتی ئەرچە دەرمەش دۆنیمە نەفەلە دۆن ئەمە تووگیمە ئەمە شەغدەگود ئەڤدیشەن لەوە وی تخەی ومەنەمە وود ئەسەگادوو ئیش ئەرتەڤدیشەنە وەڵارڤە فد زرد ئەمە شەغدەگود ئەمە شێرتە دەر یوشتە ئەرتەڤدیشەنە تا ژەخەلیش وود دۆن ئەمە تووگ ئەمە شێرتێن دەرشەنەخاش یو کەدماخ ئادەی ماجنەخاش لە وەندەم وەت خوساو نەخاشتە وەڵدەر و ومەنەمە وسنەخاش خوساو یەخەدەک ژاختە یەفرتە تخەی خوساو فرتڵ چی وەندە ومەن خوساو وسنەخاش یەژەردەیش خوساول چینیە وەندە ویە ئەڤدیش شایە گۆیە ومەنەمە نیە وەندە خوساو یەفرتە تخەی کەی ژاختە وسنەخاشڵ وسنەخاش وڵ و ئەمەنن خوساو ڕاڵەوار کۆتامە کاگمەی سارد ئەمە وسە سارد یەفرتە ڕواجە لەبەرسەو خوساو فرتەی خایکەمەنیش ومەنیش مکاگمەی سارد خوساو فرتەی خایکەمەن نەی ومەن تا نەی مکاگمەی سارد ئاسن خەشتەنە فشتۆن شماخمە خوساو فرتە لە وەنشتەم مکاگمەی ساردون کەی شووی کود جۆنا تافتە ماخافتە نەفشنشتەم خوساو ڕاژ ئەمەین فەندۆنس و ویزە کوفەکوورەم وەدنە فێقوشە خوساوەی سدەری تەر کوفەکوورەم وەدنەم کەی قوشە کە دوی ژۆنەم وەدماویمە ژۆنەم سزرا کورتتام وی نری دەگە نەخیکەی باسی وی دەر کەدی شیە فشمەرەونە مەڵەتمە چینەکەنە ئاخەم تەریقە دەفتدەی وەد کووەت ئەمەین خوساو ڕاتسەن سارد نەخاش سەوە مەڵەتمە چینەکەنە ئاخەم تەریقە دەفتە چی و ودۆنل فەلەیش مەڵەتمە چیکەنە ئاخەم تەریقەت ئەمەش نەژەغن ئاخەمە تخەی کوڤن ئاڵگالی و قوتتاک دەر تەریقە دەبافتن فەلەیش مەڵەتمە چینەکەنە ئاخەم تەریقەت دەر ماخ ژۆنەم خوساوێکی دەری تەر ڕایگوردووی تەریقەدە نێفتە فەلەیە قاقەنە خوساوی ڕایگورەک ئەمێم خەیرەگ نێ خەش ژۆنەمەی ماخ خوساو قەبوڵ دەشتەم دونیێ نەقەنەی تا خەیرە جواساریش ماخ ژۆنەمووی دەر ئەمە خوساو فرترسد ئەمەنن ڕات تا ژۆند ئەسەک چی و وی کود با ژۆنەم ئافتە ماخ بای و شتەمە سەک چی و ویمە ئەمە یەفرت یەشۆ چرشتیمە وی و ئەسەک خوساو ئەمە مکاگمەی سارد مە قەبوڵتە وەخی خیژود مەنگ خوسەوت دەی